کارەبا نییە ئاو نییە نەوت نییە بنزین گرانەدا چەیە کاکە لە کوردستان پورە بەسێ هاوڵاتیەکی دانیشتووی قەڵاتزەیە وەکو خۆی باسی دەکات و دەڵێت کارەبا نییە ئاو نییە بنزین و سوتەمەنیش نییە قەیرانی هەموو شتێکیان هەیە و ئاو کە سەرچاوەی ژیانە بەڵام ئەوان نییانە کارەبا نییە ئاو نییە نەوت نییە بنزین گرانەدا چەیە کاکە لە کوردستان ئاو سەرچاوەی ژیانە بەبێ ئاو هیچ ناکرێت کاکە ئەرێ وڵای ئاوەکە لە هەموو شتێک پێویسترە دا لە حکومەتی دەکەی نەگە بەنداوەکەی بکات و 3 ساڵ دەڵێ کەم هیچی دیار نێگەداری دەکەی نەگە بەنداوەکەمان بۆ بکە بەهۆی گرتنەوەی ئاوی زەی بچووک لەلایەن ئێرانەوە مەترسی لەسەر پرۆژەی ئاوی خواردنەوەی قەڵاتزێ دروست بووە و کەم ئاوی هاوڵاتیانی نیگەران کردووە وڵای بێ ئاوین گەڕەکەکەن زۆر بێ ئاوە چەند وەختەمە ئاوێ دەکرێن و ئاو نییە و دا لە حکومەتی هەرێم دەکەین پەنداوێکی شەڵا دروستکە بۆ خەڵکی قەڵازێ بۆ هەم میلەتەکەی و ئەگە ئێران ئاوەکەی دەگریتەوە قەڵازێ بێ ئاوەکاکە بەس دەگەبەر هەڵدای دەکا ئەوە ئاوەکە هەیە گەیش بگریتەوە ئاوەکە نییە ئەنی قەنەعات لێو مانجێکە ئەلەو منتیقەی کەسێکتان کە ئاوی بۆ پڕ نەبووتەوە تەلەفۆنی هەر پێڵا دەگەین تەلەفۆنکەین بۆ دایرە ئاوە دایرەشنی سعاز کرد بەڕێوبەری ئاوی قەڵاتزێش دەڵێت ئەگەر کێشەی ئاوی زەی بچووک چارەسەر نەکرێ لا داهاتوودا مەترسی جددی لەسەر ئاوی خواردنەوەی قەڵاتزێ هەیە بۆ چارەسەری سەرەکیش دوو ڕێگا هەیە یەکەمیان ویلێک لە بەردەم پرۆژەی پەمپی ئاوی خواردنەوەی قەڵاتزێ دروست بکرێ بە شێوەی کاتی بۆ چارەسەری هەمیشەیش ڕێگای دووەم ئەوەیە دەست بکرێت با دروستکردنی بەنداوی دڵگا بۆ چارەسەرکردنی بەڕاستی ئەو کێشەیە دوو پێشنیار هەیە یەکەمیان بربەستێک لە بەردەمی پرۆژەکە دروست بکرێت لەو کاتانێک کە ئاو دەگیرێتەوە لاو ناو ئەو سەدەدا ئاو خەزم بێت و سوودی لێبووین بۆ پرۆژەکە ڕێگای دووەمیشان کە ڕێگایەکی هەمیشەیە بەڕاستی بۆ چارەسەرکردنی ئەو کێشە و مشکلانەی کە لە دەڤەرەکە دروست بووە دروستکردنی سەدی دڵگەیە بە دروستکردنی سەد دڵگا هەموو کێشەکان چارەسەر دەبێت ئەگەر چارەسەر نەکرێت لە داهاتوودا ئەو کێشانە بەڕاستی گەورە دەبن و خەڵکی لەڤەری پشدەر و بتوێن زەرت دەکات زەی بچووک لا سنووری قەزای پشدەر کا سەرچاوەکەی لا وڵاتی ئێرانە باگرتنەوەی ئاوەکەی مەترسی لەسەر وشکبوونی ئاوی زەی بچووک هەیە کا پرۆژەی ئاوی خواردنەوەی قەڵاتزەی لەسەر دروست کراوە با وشکبوونیشی نزیکەی 800,000 کەس بێ ئاو دەبن شارەزایانیش دەڵێن چارەسەری سەرەکی دروستکردنی بەنداوی دڵگەیە لا سنووری قەزای پشدەر بۆ ئەوەی مەترسی قەیرانی ئاویان نەمێنێ لادەڤەری پشدەرەوە ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام